ئەم وچەیەکە ئەمجارە لە 12 مانگی 11 مانگت بۆ دەنێری، ئەمجارە لە 12 مانگی 8 بۆ دەنێری، 7 بۆ دەنێری. بەشێکیان وەلا خەڵک کردووە کە بڕوا بەڕاستیەکانی خۆمان نەکە. تەیف سامیان خۆشتر بوێ لە خەڵکێکی وەزیرێکی خۆمان. ئەو سیاسەتە بوو کە ویستیان خەڵک هەمومان بچینەوە بەغدایە، نەوتی بنێرەوە بەغدایە، داهات بنێرەوە بەغدایە، باڕوو لە بەغدایە بکەینەوە. هەمومان کرد بە ئیجباری، بە اختیارینە، بە ئیجباری ئەمە چوونەوە بەغدا. اختیاری نییە، اختیاری نیە. یەک تاکە کورد حەز ناکە، یەک تاکە کوردی دڵسۆز حەز ناکە بگەڕێتەوە بەغدا، بەڵام ئیجباریان کردین بگەڕێنەوە. فەرمانش چۆن یاریمان پێکەن. ئەم وچەیەکە ئەمجارە لە 12 مانگی 11 مانگت بۆ دەنێری، ئەمجارە لە 12 مانگی 8 بۆ دەنێری، 7 بۆ دەنێری. یعنی پیلانەکە بەرامبەر ئەو پلانانی هەرێمی کوردستان بۆ خەڵکی خۆیەتی، بۆ خزمەتی خەڵکی خۆیەتی ناوی سەرکەوتووە. ئەو دەیەوێت تەنها موچەیەکت داتی لە عێراق تاکە شت شانازی پێ بکەن دانی موچێ بە خەڵک، نە ئاوڕێی باش، نە خزمەت گوزاری باشە، نە بەنداوێکی هەیە، نە گەشت و گوزاری هەیە. هەموو خۆ دەبینین ساڵانە سەدان هەزار گەشتیاری عەرەبی بۆ وەرزە و تایبەتەکان و جەژنەکان دێنە بۆ لای ئێمە. ئەمان نانوێ ئەمانە بێ. من دڵنیات دەکەم لە بەغدا یەک هەفتە موچە تاخیر بی خەڵک دەژێتە شەقامەکە، وی ئان نانوێ موچە تاخیر بێ. ئەمان دەیانەوێ ئەوەی کە لە هەرێمی کوردستان ڕوودەدا خەڵک بێ، خەڵک بە چاوی خۆی تەماشا دەکە دۆخەکە، ئەوان دەیانوێت تێکی دەن.